بەڕێزان و خۆشەویستان لە تەوریەکەمی بەرنامەکەماندا باز لە هاتنە ئارای کۆمەڵێک دیاردەی نامۆ دەکەین کە نامۆن بە کولتوری کوردی و بزانین بۆچی لە ئێستادا لە کۆمەلگای کوردیدا ڕەواجی پێدەدرێت. ئایا ئەم دیاردە نامۆیانە پێشکەوتنی کۆمەلگایە، لەوانە سەماکردن لەسەر شەقامەکان و هەروەها نمایشی جلوبەرگ و بە شێوازی لە شێوازەکان کە وەکو خەڵک باسی لێوە دەکەن ئەمانە تا چەند کاریگەری دەبێت لەسەر کۆمەلگا وەروە لەسەر کولتوری کوردی و گفتوگۆ لەوبارە دەکەین لەگەڵ میوانەکەمان کە لە سۆرانەوە میوانی بەرنامەکەمانە بەڕێز کاک دکتۆر ئەحمەد سۆفی زانای ئاینی. کاک دکتۆر سڵاوی خوا لەبێت و سپاس بۆم دەرفەتە. سلام علیکم، زۆر بەخێر بن. زۆر سپاس. کاک دکتۆر ئەگەر باز لەو بکەین لە ماوەی ڕابردوودا لە سۆران نمایشێکی سەماکردن لە شەقامەکاندا ڕوویدا، ئەمە کاریگەریەکی زۆری هەبوو، دەنگدانەوەیەکی زۆری هەبوو لە کۆمەلگادا. ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر کولتوری کوردی وەروها نامۆ نییە بە دابوونەریتی کولتوری کوردی؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وآله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. زۆر بەخێر بێن، دەستخۆشیتان لێ دەکەم، خوای گەورە موفقتان کە سەرکەوتوی دنیا قیامەت بن. دوو سەرنجی جوان پێش ئەوەی دەست بە قسەکانم بکەم. یەکیان مامۆستایەک لە منطقەی خەلیفان وەفاتی کردووە، لە ناوی من زۆر نزیکە، بابی ناوی سۆفیا، من ناوی مەلا ئەحمەد سۆفیا. خەڵکێک وا دەزانن تەلەفۆنم بۆ دەکەن، وازان من وەفاتم کردووە، من ماوم. بەرنامەکەتان هاوکاتە لەگەر ئەو حادیثەیە مباشریشە، یعنی سەر ڕاستەوخۆیە، دەستان خۆش بی. دووەمین تەوەرەکەتان هاوکاتە لەگەر ئەوەی کە لە ماوەیەک پێش ئێستا لە ڕەواندز و سۆران ئەو شانوی سەرشەقامە ئەو شتانە هەبووە، بەردەوامیش ئەو شتانە لە کوردستان وەکو میوانێکی نامۆ، وەکو میوانێکی ڕەزاگران دێنە سەر ساحەی ناومیلەتێکی موسڵمان. ئەوە نەک پێشکەوتن نییە، کرانەوەیە بەڕووی هەندێک شتی کە زەرەر و زیانی هەیە. پێش هەموو شتێک مامۆستاگیان ئەوە دەزانین کە ئێمە پێغەمبەرێکمان هەیە صلی الله عليه وسلم، لەو مانگەدا زۆر باسی گوێڕایەڵی پێغەمبەری خوا کراوە صلی الله عليه وسلم، و بە مناسبەی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم مامۆستایان زۆر ئەو مەوضوعانیان باس کردووە. پێم وایە ئەو ڕەدفعلێک بێ بۆی خەڵک ئەو شتە لەبیر بە ئەو شتانە لەبیر چێتەوە لە جیاتی سنەتی پێغەمبەر تەطبیق بکە عەلەیهی سەڵات وسەلام. دەچن شتانێک دێنن بۆ ئەوەی بڵێن بە زمانی حاڵ پێمان بڵێن ئەوەی ئێوە دەڵێن بە دوای دابکەون، ئێمە دەڵێن نا، بە دوای شتێک کە دابکەین کە شەرق و غەربە، بە دوای هەموو شتێک دابکەون تەنها ئیسلام نەبێت. ئێمەش لە هەموو دینەکان تەنها ئیسلاممان قبوڵە. خوای گەورە فەرمی ئین الدین عند الله الئیسلام، ئەو دینێ قبوڵە لە لای خوا جەل جەلاله ئیسلام. ئەوجا ئێمە ئەوەی کە واجبە، ئەوەی کە سنەتە، ئەوانەکەین بە عادەتی خۆمان. وەک ئیبن القەییم جەوزی ڕەحمەتوڵڵی عەلەیهی فەرمی عادات ئەهل اليقظة عیبادە وعیبادة أهل الغفلة عاد. ئەفەرمی عادەت و عادەتەکانی ئەهلی ئیسلام، ئەهلی دین، خواناس، ئەگە تەماشایان کە عادەتەکانیان هەموو عیبادەتن. ئێمە لە ماڵەوە دێنە دەرێ دەڵێن بسم الله توكلت على الله لا حول ولا قوة إلا بالله، بەزلکەیەکی ڕێک و پێک و جلوبەرگێکی مسلمانانە، و دەچینە سەر دوکانەکەمان بە ئوسلوبێکی ئیسلامی مسلمانانە، دێنە دائیرە، دەچینە ماڵەوە، معاشەڕەمان، ژیانمان، هەستانمان، دانیشتمان، ڕەفتارمان، گفتارمان هەمومان لە قورئان و سنەت هەڵدێنجین. ولكم في رسول لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. خوای تعالی جل جلاله فەرمێ من پێغەمبەرێکم بۆ ئێوە ناردووە، ئەو پێغەمبەرە قودوەیە، پێشەوایە، سەرکردەتان لە هەموو بوارەکانی ژیان چاو لەو پێغەمبەرە بکەن. ئێمە محتاج و پێویستی تەقلید و یاساییکردنەوەی هیچ کەسێک نین، هیچ کەسێک، نە ژن، نە پیا و نە گەورە، نە گەچکە، نە ئەولا، نە ئیملا. ئێمە بەرنامەی خۆمان هەیە، وەکو بیر و باوەڕ ڕۆحی، وەکو لایەنی سلوک و هەڵس و کەوت. ئیدەن پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیشارەتی بە نامۆنیە لە ئیسلامێ، لەبەرەوەی لە قەدیم و زەمان خەڵکانێک هەوڵیان داوە لەسەر ڕێی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکی لابدەن. ئەفەرمێ لەتەتەبیعن، پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم سنن من قبلكم شبرا بشبر وذراعا بذراع
حتى لو سلكوا جحر ضب لسلكتموه قلنا يا رسول الله اليهود والنصارى قال صلى الله عليه وسلم فمن رواه الشيخان لحديث إمام مسلم وبخاري روايتان كردوا فرمي وكو معجزيشي پیغمبرات فرمي لآخر زماني ايوا بدواي جولكو نصراني كان دكون بست يعني او بست 3 سنتيم يعني هر لدوان يكسر مباشرة راستوخو بدوايان دا درون او الى تلفزيون ديبين تطبيقي دكان او الى فيسبوك يبينن او الى تيك توك يبينن ما بس اواني پیغمبر صلى الله عليه وسلم او شوانه ديبينن روزانه خوي في كافر دكان سبيني كابرا مسلمان ايواري كافر ايواري شوي مسلمان سبيني بوت كافر والعياذ بالله يصبح مسلما ويمسي كافرا او مصيبتي جوريه پیغمبر صلى الله عليه وسلم فرمي بس وذراع شيء وجز بجز يعني نيومتر بالسانتيم بديان دادرون حتى ويلي ديت اگر اوان بسنا كوني بزنمج كان اشكوتي الهيلاني بزنمج حيوانك دولوي هم لا توزق لا تمسح وشتوات ارسن غوشتي شي اخري توزق ناشيرنا ضل الناس بزنشتوا دمجي لدشته من بيني وما زور غورنيا بچوكا كنا كشي بچوكا پیغمبر فرمي صلى الله عليه وسلم هات كنا كشي بچوكا ايوا بس لبر اوي تقليدي اوانه بكن شتك بيشتان نكري ديكن شلون انسان ناتواني بتكوني بزنمجي او هاش ناتواني همشتيان تطبيق بس يعني زوري لخوي دكا حتى اوشتان التطبيق بك كاوان ديكن هرچن بيرو باوري وانه به هرچن حزيله نبه خوارنك حزي شي بيناكا حزيله غوشتي برازني حزيله عرقنيه بس هي بوس دي اخواتوا هر مرقي تقليدا هر علبه تجربه هموش التجربه ناكله هم زمان احمدي شريعه ما سيما بخالي الرازي بدي ودور مردنم لبو تجربه كان تعقيب كانوا اگر دلن هموش تعقيب كانوا باشترين بالكيه ناكله هموش تعقيب كيتوا اويل ولاتانا هي او خوای گور او رحمته او فضلي باوان نداوا بواني نداوا بأيمي داوا او پیغمبر او اسلام او قران پیروز او خداك من هي جل جلاله وخوي ورفع تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا خداك من هي لبو همو جهان كان خوي رب العالمين خويا پیغمبرك من هي رحمة للعالمين وروها قرآنك من هي انذاري همو دنياك اتواني قيادي همو دنياك دستور بو همو دنيا مسألة إذا صلاة منعنا كردنيان بو او ديار دناموانا طبعا لسيلان زور زيانيان پیدا کرد یکمینیان پێم وایە ئەو دیاردانە زۆر تەسیری لە عایلەی زۆر مسلمان ناکەن ئەوەی تەسیری لێ دەکات هەر ئەوان بەخۆیان فرۆشیارن بەخۆشیان کڕیارن چکە دەسەڵاتی ئەلمانی ئەو شتانە دێنێتە ناو میلەتی یان لەسەری بێدەنگ دەبی یان پێی خۆشە یان ڕەواجی پێدەدا ئیذاعەکانیان بەڵام دوجار مامۆستا ئەگەر زۆرێک لە هاوڵاتیان بەشدار نەبن لەو مەراسیمانەدا ماڵیان بخۆن بەگوێیان نەکەن کۆزەرەریان لە ئیسلام نەکردووە ئەو ملەتە قازانجی لە ئیسلام کردو ئەمن و ئاسایشی هەیە کۆی خەڵک کرد زیناکە لە ترسی سیلاحی دەستگاکانی ئاسایش و شۆرتەی نییە لە ترسی خوای گەورەیە جەل جەلالوه ئەگەر ترسی خوا نەما هەزارها مەجال هەیە خەڵک دزی بکا یەکتری بکوژێ تاڵانی یەکتری بکا مەشاکل بۆ یەکتری دروستکە ئەوە ئیمانە ئەمنی ڕاگرتووە نەک هێزی ڕەش و هێزی سپی و ئەو هێزانەی زوو ئینقلاب بەسەرێک داکەن ئەوانە نین ئەوانی یەکتری دەرمان خوار دەکەن ئەوانی مەشاکل بۆ یەکی دروست دەکەن ئەوانە نین ئەوە ئیمان بەخوایە جەل جەلاله جا بەخۆیان زەرەر دەکەن لە ڕووی ئیمان لە ڕووی ئەخلاق لە ڕووی عائیلەکانیان لە ڕووی ئەمنیەت بەخوا ئەگەر تێکچێ لە هەمووان تێکدەچی بەتایبەت لەوان تێکدەچی چکە فەقیر چیە لێ تێکدەچێت ئەی مامۆستا ئەم هەموو ڕۆهەش پێدانیان بۆ چی دەگەڕێتەوە تا ئەوان لانی چ قازانجێک دەکەن لەوەی کە ئەوەندە ڕەواج بەم دیاردانە دەدەن خۆ دوجار ئەگەر خەڵکێکی زۆر بەشدار نەبێت لەو مەراسیمانەدا دوجار دێتە بەردەمی موبایلی هەموو تاکێکمان ئەیا مەژر کاریگەری نابێت قورآن فەرمێ إنهم يحسبون أنهم يحسنون صنعا ئەوانە وها دەزانن شتێکی باش دەکەن بەڵام شتێکی زۆر خراپ دەکەن لەبەر ئەوەی ممکنە لەلایەنی پارە و ماڵی دنیا لێ ڕازیبوونی ئەوروپا ئیمپریالیزم تۆزێکیان لێ ڕازی بن تۆزێک پاکانی خۆ لەلاوان بکەن بڵێن وەڵڵاها ئەمە پاکین لەلای ئێوە لەلای موسڵمانانیش بە پیس ناوزەندکراوین بە کافر ناوزەندکراوین چکە شتانە دەکەین بۆی
دووسێ ئیقامی پێوەگرن منداڵەکانیان لە نادی پاریس و نادیەکان تۆزێک بخوان بە خۆشی ڕابێرن تۆزێک ئەترافیان پێ بکرێ بڵێن وڵا ها کاکە ئێمە باوەڕمان کرد پێ ئێوە مسلمان نین بەڵام لە ناو خۆدا بۆ گەن دەبن ڕزی دەبن ماڵوێران دەبن میلەتی خۆیان لێ دەبێت و دژمن لە دنیا و لە قیامەت زەرەر دەکەن زۆریش زەرەر دەکەنەوە. زۆر باشە مامۆستا چی بکرێت بۆی کە بەگشتی کۆمەلگاوە تاکی کۆمەلگا و خێزانەکان بە تایبەتی تر دایکان و باوکان کە ئەگەر گەنجانێکیانە بێت لە سەرەتای تەمەنیان دابن ئاگاداری ئەم جۆرە دیاردانە بن و نهێڵن منداڵەکانیان یاخود گەنجەکانیان بەشداری ئەم جۆرە مەراسیمانە بن و تا چەند گرنگە خێزانەکان هەمیشە لە بناغە و پەروەردەیەکی باش پێشکەش بە تاکەکانی کۆمەلگا بکەن بۆی کە دوجار ئەم دیاردە نامۆیانە کاریگەی نەبێت لەسەر ڕەوشت و ئەخلاقی هەمومان. بارەکەڵڵاو فیک پرسیارێکی جوان بوو. سێ کەس مەسئولن لەو شتان یەکیان حکوومەت دووهەمینیان مامۆستایانی ئاین سێمیان دایک و باو. حکوومەت ئەوە مردووە دەبێت فاتحەی لەسەر بخوێن بێ لەبەرەوەی بەڕاستی نەخەمی ئەخلاقی میلەتیانە نەخەمی دین و بیر و باوەڕی عەقیدە و نی خۆیانە نی خەڵکیانە تەنها خەمی ئەویانە هەندێک پارە پەیدا بێت بە هەر شێوێکە بی ئەمین حەلالین ئەمین حەرام مشکلە نییە ئەوەش ئەو با لەوان بگەڕین ئەمینیتەوە باری مامۆستایان قورسە بێت لە هەموو وتارەکانیان خەڵک ئاگدارکەنەوە لەو حەلەقات و مسلسلات و لەو شتە ناموانەی کە دێنە ناو میلەت پێیان بڵێن کاکە من ڕأى منكم منكرا هەر کەسێک لێوە منکەر و خراپێکی فەلیغەیرهو بیەدی ڕەحمەتی خواتان لێبێ ئەگەر بەرپرسێک هەبێ تۆزێک تامی ئیمانی تێما بێ یارمەتیمان دەن بە ئەو شتە خراپە نەبێ چکە هەیەە لە ناو مەسئولانیش هەیە ئیمانی بەخوا هەیە ئیمانی بە پێغەمبەر ئێسڵاسم ئیمانی بە ڕۆژی قیامەت هەیە هەمویان نەفەوتاوە بەڵام هەیە بۆ خۆی بەگەرە و کاروانەی کەوتووە خۆی بۆوان شوبهاندووە دووەم دایک و باوکان دەبێت منداڵەکانی خوان پێ بگەین بڵێن پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم من تشبه بقوم فهو منهم کوڕەکەم کچەکەم نەچی ئەو شوێنانە هەر کەسێک لە ئێوە خۆ بەوان بشوهێنی لەوانە چکە مەسئولەکە بەدەست ئەتوانی لا بدا دایک و باوک بە زمان ئێمەی نەوتارمان هەیە و ئەگە دایک و باوکیش نین و بەرامبەر ئەو میلەتە تەنها دەبێت بەدڵ پێمان ناخۆش فمن لم يستطع فبلسانه ومن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان أو الضعيف ترين ولا واسترين موقف وهل ما دار أويا بدل بينا خوش بي خو قرب لا يدبروا بدلش بينا خوش نبي پیغمبر فرمي صلى الله عليه وسلم بقد يقدن كخردل إيماني نما أجر ناو سواني قرش نكدو بينا خوش نو أو مصيبتك زور زور قورية جا دایک و باوک دەبێ ئەوانە بڵێن و پێیان بڵێ کوڕەکەم من بۆ خۆشی پێت ئەڵێم ئوستاد لە فەیسبوک خادیمێکی مزگەوتێکم بینی ئەزانم خادیمی مزگەوتیشە نووسی بووی زۆر سپاس بۆ ئەوانەی ئەوڕۆ دڵیان خۆش کردین بە شانووی سەرشەقام منیش لە ئەوە کۆمنتێک بۆ نووسی هەتۆ ئەوەلەن بەرەی مامۆستایەکی دووەم خادیمی مزگەوتی جاگە تۆ دڵت بەوە خۆش بوو دەبێت خەڵکی کەسی بکە قوڕ بەسەرەتەوە خۆت و مانجە جارێک لە لای مامۆستان هەفتەی ڕۆژێک خزمەتی مزگەوتەکە یان ڕۆژانە لە مزگەوتێت و بە حساب بخۆت ئەتۆ دڵت بۆی خۆش بێت خەڵکی چی بکە کارە ساتێکی زۆر گەورەیە دەبێت پێیان بڵێن پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم لە هەر شوێنێک خەڵکێک کۆبوویەوە لەسەر شتێکی خراپ من كثر سواد قوم فهو منهم دەڕووی عەقیدە و بیر و باوەڕەوە خەتەرە هەر کەسێک ڕەشایەتی جەمعێک زیاد بکە کۆمەڵێک لە شوێنێک دوو کەس تۆ بچی بیبی بە سێم یەک کەس بیبچی بە دووەم بیبی بە چوارەم بیبی بە پێنجەم پێغەمبەر فەرمێ خواستم تۆ لەوانی ئەگەر بۆ حاجەتیش توبی دەبێت لەو شوێنە ڕانەوەستی لەبەرەوەی ئەوە خۆی لە خۆتە ڕەواز دەداتە ئەو خەڵکەی پێ دەڵێ شتێکی باشەوە ئێمە خاوەنی ئەو دینە جوانەی ئێمە خاوەنی ئەو دینە عەظیمەین من پسپۆریم هەیە پسپۆریم لە عەقیدە و بیر و باوەڕ ئیسلامی ماستەر و دکتۆرا لە ڕووی بیر و باوەڕی بەس بیرکەوە ماستەر خوا کەسێک دینێکی هەبێ دینێکی ڕەبانی لەلایەن خواوە هات بێ جەلە جەلالوه چ پێویستی بەو دینە دەستکردانی چ پێویستی بە فەلسەفەی هێگڵ و مارکس و چ پێویستی بە بیردۆزەکانی دیکارت و جان جاک ڕۆسۆ و نەزەم چێ هەیە لە ڕووی اقتصادی چ بە دوای شێوەیەتدا بکەوی لە اقتصادا بچ بە دوای ڕەسمالیەتدا بکەوی دینێکی وهە جوانت هەبێ ئەگەر تەطبیقی شەریعەتی خوا سەدا هەشتاش بکرێت خەڵک سەدا سەتی مرتاح دەبێت زۆر باشە مامۆستا بەڵێ دووەم دینێکمان هەیە دینێکی شمولی حەلی هەموو مەشاکلی حەیاتی پێیە
ئەو ممەیزاتی دینی ئێمە لە ڕووی فکری. سێم دینێکمان هەیە، دینێکی بەسەر مجتەماع و شەخصدا دێن. چوارەم دینێکمان هەیە، ئاینێکمان هەیە، دینێکی جوان، دینێکی ئیستیمرار و بەردەوام. چ بەرنامەیەک، چ منهەجێک، چ فەلسەفەیەک 1400 ساڵ ماوە، نە سەرۆکی هەبێ، نە خەمخۆری هەبێ، نە پارەی هەبێ، هیچی نەبێ، بەو گەرم و بڕێژمێنێ 3000 مزگەوت خەڵک بێ لە دیار مامۆستایەک دابنیشێ، ئاوی مقەتەری نەدەیتێ، لە ڕوو تێڵاوەکەشی بدزرێ، مکەیفاتشی وەکو پێویست نەبێ ساردی و گەرمی، بێ هەفتەی ڕۆژێک لە دیار مامۆستایەک دابنیشی وایە لە سەعادەی بەیانیەوە دێ. ئەمن لە مزگەوت خۆتا وتارم هەبوو وی وا هەبوو سەعادەی بەیانی دەهات. هیوا هەیە ئەوەل من يدخل آخر من يخرج، آخر کەسیش لە مزگەوت دەچێت دەردەست لە مزگەوت بەرنامێ. هێندە مشتاق و هۆگری مامۆستایانە. ئەو چەند ساڵیشە پێغەمبەر نەماوە صلی الله علیه و سلم، 1400 ساڵی هیجرەتی کردووە، پێغەمبەریش نەماوە صلی الله علیه و سلم، قائیدێکش نییە لە یەک بستی سەر ڕووی عەردیشە حکم بە دینی خوای گەورە ناکرێ. مسلمانانیش دوو مسلمان لە دنیای دوو سیلاحیان پێ نییە بە مجازی، مەگەر تازە لە ئەفغانستانەوانە تۆزۆکە بتوانن دەمانچەیەک و سیلاحێک هەڵگرن ناگیرنا لە هەموو دنیای خوای کەسێک نەدیفاع لەو دینی خوای گەورەش بکە، کەسی ئەو دینە هەر بەردەوامە، الله صاحبی جل جلاله. آخر شت دینێکی عالەمیە، دینێکی گشتیرە. ئەو قورئانە ئەکرێ بێتە منهەجی هەموو دنیا. دیموقراتیەت بۆ ماوەیەک باش بێ، بۆ ماوەیەکی کە خراپە، بۆ جیلێک باش بێ، بۆ جیلێکی خراپە. مەساوی زیاترە لە مەحاسینی، خراپیەکانی زیاتر لە باشەکانی. دیموقراتیت بۆتە حکمی دەوڵەمەندان بەسەر فەقیرن، ئەوی پارەی نەبی هەر دیعاش پێ ناکرێت لە بۆ انتخاب، یان بوویتە حکمی حیزبان لەسەر خەڵکی. ئەگە حیزبێک خەڵک نەبژێری هەر نابیە ناچێتە هیچ شوێنێک، کەواتە دیموقراتیت درۆیە حاشا لە ڕووتان بڵێ حکم الشعبی لە شعب، حکمی شعب نییە و حکمی زۆرینەیەکی پارە زۆر و حیزب و فلان و بۆوانە لەسەر فەقیر و فەقیر. زۆر باشە مامۆستا، پرسیارێکی دیکە بکەم ئەگەر لەوانەیە کەمێک سیاسی بێ، بەڵام هەر پێویستە بە بابەتەکەمانە و گرنگە. زۆرێک لەوانە ڕخنە دەگرن دەڵێن حیزبی ئیسلامی و ڕێکخراوی ئیسلامی هیچ کاریگەریەکی نەبوو لە کۆمەلگاوە، هیچ کارێکی نەکردو کە کۆمەلگا بەرەو پێشەوە بڕوە. ئەدی ئەو هەموو خزمەتە لە بواری ئەوەی کە گەنجان پێ بگەێنێ کە ڕەوشتێکی جوانیان هەبێت، ساڵانە دەبینین بە هەزاران خوشک بەرەو باڵاپۆشی دەچن، ئەمانە لە ڕێگەی ڕێکخراوەکان و لە ڕێگەی ئەوانە ئیسلامیانەوە کە لە ڕێگەی حیزبە ئیسلامیەکانەوە بڵاو دەکرێتەوە. ئایا پێدوانی ئەمانەش کاریگەریەکی زۆر باشی هەیە لەسەر کۆمەلگای کوردی؟ ئەمە زۆر جار مامۆستای ئاینیمان بان کردووە، لێرە میوانی بەرنامەکەمان بۆ ئاماژەی بەوە کردووە کە کەسی علمانی هەبوو کە خۆی هیچ دینێکی نەبووە پێی خۆش بووە کە منداڵەکەی لەلایەن حیزبە ئیسلامیەکان و یاخود ڕێکخراوی ئیسلامیەکانەوە دەرسی قورئان و ڕەوشت و کۆمەڵێک بابەتی جوان فێر ببێت. ئەمانە تا چەند کاریگەری دەبێت لەسەر کۆمەلگا؟ ئایا بە تایبەتی حیزبی ئیسلامی و ڕێکخراوی ئیسلامیەکان کاریگەریەکی باشیان نەبووە لە کۆمەلگادا؟ دەست خۆش. ئەوە بە ئینسافێکی زۆر گەورەیە. ئەوەش بەشێکە لەو فکرە نامە و خراپانەی کە دەیانەوێت خەڵکی پێ هەر خەڵەتێن. ئەوە بە ئینسافێکی گەورەیە. ئەگەر لەبەر ئەحزابی ئیسلامی نەبوایە، ئەگەر لەبەر ڕێکخراوی ئیسلامیەکان نەبوایە، ئەگەر لەبەر ئەو جهودە گەورە جوانانە نەبوایە، ئێستا نە دەستورت ناوی خوا و پێغەمبەری تێدا دەبوو صلی الله علیه وسلم. هەزاران شتی لە قورئاندا ئیثبات بۆ دەیانخستە دەنگدانەوە بە زۆرینەی ڕەها شریعەتی ئیسلامیان پێشێل دەکرد. ئەوەی کە خوا فەرموویەتی بیکەن ئەوان دەیان گۆمەیکەن، دەیان خستە دەنگدانەوە. ئەگەر ئەحزابی ئیسلامی و ڕێکخراوی ئیسلامیەکە نەبانە بە هەزاران خەڵک لە برسان دەمرد، لە تێنان دەمرد، دەبووە وەکو میسر ئێستا لەسەر قەبرستانەکان بە ملیۆن خەڵک بەخەوت بە. چما ئێستا کەسێک کە دەڵێ ئەمن فەقیرم، ڕێکخراوە ئیسلامیەکان لە ماڵی خۆ خەویان لێ دەکەوی تا یارمەتی نەدەن. من ئەوە نزیکی 20 ساڵە ئیمام و خەتمی بم، تا ئێستا حاڵەتێکی وها بێسەروبەرم نەبینیوە لە کوردستان کە بەو شێوەیە ببینم هیچ چارەی نەمابێ و ڕێکخراوە ئیسلامیەکان خۆیان ڕێکخراوە خێرخوازەکان خۆیان نەگەیاند. هەموو ئەوانە یارمەتیەکم بۆ بردوون، پێشی من خەڵکی دیکە چوون. ئەگەر پێشی منیش نەچوو، من لە دوای من پەیخەنی بوون، ئەوەندە یارمەتیان داوە. ئەوە بێئینسافیە. ئەوەش شەق لە بەختی خۆدانە عەلمانیەکانەوە دەکەن. جاخۆ ئەو ڕێکخراوانە هەندێک جا هەندێک لە مامۆستایان دڵ خۆزگە نەبوونایە بۆ ئەوەی عەیبیوانە زۆر زیاتر بە دیار کەوتبە. ئەو ڕێکخراوە ئیسلامیانە و حیزبە ئیسلامیانە و خێرخوازانە بوونەتە پەردەیەک عیب و عاری ئەو دزانیان داخستووە داپۆشیوە. ئەگەر لە بەرەوان نەبوایە ئێستا دزی ئەوانە دەنجی گەیشت بۆ جنوب ئەفریقا دەبێ ناویان لە ئێمە نابا، لە جاتی کوردستان بێن ناویان لە کوردستان نابا، دزی خانە دزخانە لەبەرەوەی ئەوەی کردویانە لە دنیا نەبوو شتی وها.
بەڵام هەمووی خێرخوازەکان نایڵن ئەو شتانە بی زاشتی خراپیشمان بۆ دێنن بە هەدیە بۆی لە ئەوروپا خوان وانیشان بدەن بەڵێ ئێمە شتی باشمان کردو ئەوە تاها ئەو شتان شتی ئینسانینە بە خەڵکی داکەین و ئازادی لەناو خەڵکی بەرقەرارەکەین و بڵاوی دەکەینەوە. زۆر باشە مامۆستا دواپەیامت چییە بۆ خێزان بە تایبەتی تر چونکە پێم وایە کە وەکو خۆشە پێشتر ئاماژەت پێکرد خێزان و مامۆستانی ئاینی بە دەرەجەیە کە کاریگەریان دەبێت کە کۆمەلگا و گەنجان دوور بکەن و لەو دیاردەنامۆنی کە لە ئێستادا هەیە و هەروەها بابەتێکی گرنگتر ئەوەیە کە لە ماڵەوە هەومان تەلەڤیزیۆنمان هەیە تا چەند گرنگە دایکان و باوکان ئاگاداری ئەو جۆرە کەناڵانە بن کە ئەم دیاردەنامۆیانە ئاسایی دەکەنەوە نمایشی دەکەن بۆ خێزانەکان کە دوجار منداڵ و گەورە و هەومان سەیری تیڤی دەکەین کە ئاگاداری ئەو بابەتانە بین و دوور بکەینەوە نەهێڵین تەلەڤیزیۆنەکانمان بەردەوام لەسەر ئەو بابەتانە بێت. پێش دایک و بابە ڕوو دەکەمە مامۆستایانی ئاینی پێیان دەڵێم مامۆستایانم خۆشەویستانم ناکرێت ئێوە تەڵەبەتان نەبێت لە مزگەوتەکان ناکرێت بە تەمای خوتبەی لەو جەماوەر لەو خەڵکە لەو گەنجە جوانانە بگەڕن ئەوەی توانای کردنەوەی مەدرسەی حوجری فەقیانی هەیە دەزانن لە هەر عائیلەیەک ئەگەر کوڕێک بوو بە فەقی و دوای بوو بە مامۆستایەکی باش تاسیری لەسەر ئەو هەموو عائیلەی دەبێت. مامۆستایان ئەوانەی توانەتان هەیە خۆ بەچی مەشغوڵ دەکەن واللهی شتێک لەوە گەورەتر نییە کە ئێوە دەیکەن هیچ شتێک لەوە گەورەتر نییە نە لە ڕووی دنیا نە لە ڕووی قیامەت کە فەقیەک پەروەردە بکەن. دووهەم ڕوو لە دایک و باوکان دەکەم دەڵێم وەکو مێژوو لە تاریخ کاتی خۆی کە ئەندەلوس پێشەوەی سقوط بکە پاش 700 ساڵ حکمی ئیسلام و موسڵمانان ئەو بەرشەلۆنە و ڕیال مەدریدەی دەیبینن ئەو دەگۆ غەرناتا جاسوسێک هاتبوو لە ناو مسلمانان بزانی مەجای ئەوەی هەیە هەجوم بکەن هێرش بکەنە سەر دەوڵەتی ئیسلامی کاتێک تەماشای کرد منداڵێک لە کۆڵەن دەگریا گوتی بۆ دەگریەی گوتی بۆیە دەگریم جیرانەکەمان من هەموو قورئانم لەبەرە ئەویش هەموو قورئانی لەبەرە ئەو موەطەئی ئیمامی مالیک گوڵ دەگریا گەڕاوە جاسوسەکە بە سەرانی سەلیبی گوت قاچپەرستانی گوتی نەکەن هەجوم و هێرشی ئەو وڵاتی بکەن مناڵەکانیان هەموو پیاون ژنەکانیشان هەموو قارەمانن بەلای ئەو شوێنێدا مەڕۆن ناتوانن جێگەی ئێوەی تێدا نییە ئیشیان کرد لەسەر عەرە خواردنەوە و مۆسیقا فێرکردن و ئەو شتانی کە ئینسان پێ تووشی ماڵوێرانی دەبن وردە لەهو لەعیب و ئەوانە وەکو ئێستا لە کوردستان دەیکەن لە وڵاتانی موسڵمان دەیکەن بۆ بەس کوردستانی مبتەلا بۆ بەس هەر کەس بۆ خۆی دەگرێ. پاش چەند ساڵێک پاش ئیشکردن هاتن تەماشایان کرد بزانین وەکو ڕێکخراوەکانی ئێستا بزان چیان کردووە منداڵێک دەگریا چ منداڵەکەی مێر منداڵی گوتی بۆ دەگرێ گوتی جیرانەکەمان فێری مۆسیقا بووە من نازانم هەم مۆسیقای وەکوی لێ بدەم بە سەرۆکەکەی خود گوت ئێستا خۆی گوت ئێستا کاتی هێرشکردنەوە هەرێ هێرش بکەم مەترسا بەخوا هیچ تیا بەسەر نەماوە سەرۆکەکەیان گرتە بووی ئەندەلوس دەگریا داکەکەی پێ دەگو ئیبکی کەنیسا بگریە وەکو ژنان بگریێ هەر خەریکی شتی خراپ بووی لە ئەنی ئەخلاقی خەڵکیشت ڕووخانی خۆش دڕووخان هەتا کەس نەبوو دیفاعشت لێ بکە ئەو گەنجە ڕووخاوانە لە ماوەی 5 مانگە 5,000 گەنج بڕوە بۆ ئەوروپا ئەوانە لەکوێ خەوتون توخوا شوانێک 5,000 بزنی لێ بڕوە لە یەک مانگە شوانێکی نەخوێندەوە هەر قبوڵێتی 5,000 گەنجی جوان تاقەی جوان ئێستاڵێن ئۆخەی لە کۆرمان بوونەوە مزاهرە ناکەن ڕاستی زۆرم لە دڵە ناگوتری هەموو دایک و باوکان مناڵەکانی خۆتان بنێن نەفەقێتی و خوێندن لای مامۆستایەکی ڕەبانی خواناس بە سەنتەراتی حیفظی قورئان و ئەحادیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم فێریان بکەن با نەڕووخێن دوای لە دەستان دەرئەچن دوای چۆن میلەت لە دەستی حکم و دەسەڵات دەرەچێ دوای ئەوانە لە دەست ئێوە دەردەچن بەخوا زوڵم لە داک و باوی خۆشیان دەکەن دوای زۆر باشە زۆر سپاس بۆ دکتۆر ئەحمەد سۆفی زانایانی سپاس کە میوانی بەرنامەکەمان وی لە سۆرانەوە سپاس بۆم دەرفەتە.